لە ڕووی ژینگەیەوە ئەگەر بینە سەربازی پاسکیل و ژینگە سێرەکەی شەقامەکانی من بە شێوەیەک چڕ بۆتەوە بە شێوەیەک جەنجاڵی ڕووی تێ کردووە ژاوەژاوێکە کە بە بەردەوام دووکەڵ بە بەردەوام دووەمۆکسیدی کاربۆن ئەمەنە زۆر بووە ژینگەیەکی ناخۆشمانەیە ژینگەکە لە ڕووی تەندروستیەوانەیە ینی دووکەڵێکی زۆر دووەمۆکسیدی کاربۆن بە بەردەوامی ڕووکاتە شارەکەمان بە بەردەوامی دووەمۆکسیدی کاربۆن ئەمەنە زۆر بووە کە ژیانی تیا قورس بووە ینی ئەمە هەست بە خۆمان ناکەین کە لە دوا ڕۆژە ئەکرێ قەیرانێکی تەندروستی زۆر باڵکێشە بەسەر تاکانمانە دوور بێ لە هەموو کەسێکمان و ئەگەر بێت و پاسکیل بکەین بە بەشێک لە ژیانی خۆمان بەکارهێنەری پاسکیل زۆر بێت ئەم جەنجاڵی کە بینن لەسەر شەقامەکانە کە بە شێوەیەک چڕە پڕاپڕ بووە لە سیارە ینی پاسکیلێک نبینی بە سەعاتێک بە 2 سەعات بۆیە ئەمە بەڕاستی کارەساتە ئەگەر بیری لێ نەکەینەوانێ ئەگەر خەمێکی نەخۆین ئەم جەنجاڵی سیارەوەمان لێگە کە ژیان تیا قورسە بێ یعنی بۆ نمونە من ئەگەر لە ماڵە بە پاسکیل بێمە بازار سیرەکەم فەرقێکی وام نییە لەگەڵ سیارەکەما کاتێک کە پێچم بۆ بازار لەبەر ئیستیحامە زۆرەکە بۆیە باشتر وایە بیر لە بەکارهێنانی پاسکیل بکەینەوانێ کە هۆکارێکی زۆر باشە لە هەموو ئەوروپا بیر لەواکەنەوە کە پاسکیل چۆن بکەن بە جێگرەوەی سیارە.